داواکارم لە خوای گەورە بە خاتر ناوجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی عەفومان بکە یا ڕەبی لێمان خۆش بە یا ئیلاه العالەمین. حەمد و سەنا و سوپاس و ستایش هەزار 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 جار بۆ خوای پەروەردگار کە خوای گەورە تەمەنمانی داوە جارێکی تر گەشتین بەم شەوە مبارەکە و هەناسەکانی لێ نەسەندینەوە و تەمەن و عمری لێ نەسەندینەوە تاوەکو شەوێکی تری شەوانی قەدرمان بینی. یا ڕەبی خوایە لێمانت قەبوڵ کردبێ، یا ڕەبی خوایە لێمانت قەبوڵ کردبێ، یا ڕەبی لێت ئەپاڕێینەوە بە ناوە جوانەکانت بە سیفەتە بەرزەکانت. یا ڕەبی چی ئامادەی ئەم کۆڕە بووە و کێ گوێی لێتی و کێ ئەیبینێ یا ڕەبی خوایە لێی خۆش بی. یا ڕەبی عەفواتی عاممان بۆ دەربکەی، یا ڕەبی بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی لە بەڵاو مصیبەت بە دوورمان بگری، یا ڕەبی دوعاکانمان قبوڵ بکەی، یا ڕەبی نوێژەکانمان لێ قبوڵ بکەی، خوایە ڕۆژۆکانمان لێ قبوڵ بکەی، یا ڕەبی مانگی ڕەمەزان بکەیتە کەفارەتی گوناحەکانمان. یا ڕەبی بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر سیفەتە بەرزەکانت یا ڕەبی ئەم دەم چاوانە لە گەورە و لە بچووک لە ژن و لە پیا و لە پیر و لە گەنج هەموو ئامادە بوون لەم شوێنە لەم ماڵە مبارەکەی تۆ لەم شەوە مبارەکە ومێدمان ئەوەیە تۆ لێمان خۆش بی، یا ڕەبی لێمان خۆش بە. یا ڕەبی دوعاکانمان قبوڵ بکەی، یا ڕەبی عەفومان بکەی، یا ڕەبی قەڵەمی عەفو بێنیتە سەر تاوانەکانمانە، یا ڕەبی بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر سیفەتە بەرزەکانت خوای هەرچی نوقسانیەکمان هەیە بۆمان بکەیتەوە، هەرچی کەم و کورتێکمان هەیە بۆمانی چاککەی. یا ڕەبی لە دایک و باوکمان خۆش بی، یا ڕەبی لە باو باپیرانمان خۆش بی، لە مردوەکانمان هەموو خۆش بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی. خوایە هەیە ئێستا زەلیلە لەسەر جێگای، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمی پێ بکەی. خوایە هەمانە ناو ئەم مەجلیسە ئازاری هەیە، خوایە ئازار لە گیانە نێن، خوایە هەمانە احتیاج و مناڵی نییە، خوایە مناڵی ساڵحی پێکەرم بکەی، خوایە ئەوەی گەنجە هاوسەری باشی بەنسیب بکەی، یا ڕەبی ڕەحم بە تەلەبە و قوتابیەکانمان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر سیفەتە بەرزەکانت ماڵ و مناڵمان بکەیتە زەخیرەی قیامەت بۆمان. یا ڕەبی ئەو بەڵاو مصیبەتانەی کە تووشمانە بن لە دنیا بیکەیتە زەخیرەی قیامەت بۆمان. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت یا ئیلاه العالەمین ئێمە کەسمان لێ لە تۆ داواکەین، خوایە ئەم کوردستانە لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە. یا ڕەبی خوایە قورئانەکەی تۆ ئاڵاکەی تۆ نووشەکانی تۆ خوایە هەر بەرز بن لەم وڵاتە، خوایە گەنجانی ئەم وڵاتە دیندار بکەی، یا ڕەبی دووریان خەیتەوە لە بێدینی لە ئیلحاد یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە موسڵمانان تەبا بکەی لە ناو یەکە، خوایە تەفریقە بەسە، خوایە کوردخۆری بەسە، خوایە تر کورد یەکتری نەخوا، خوایە کورد خوێنی یەک نەڕژێری، خوایە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت خوایە دەربەدەری و ناڕەحەتی لەم وڵاتە ئیتر بەسە، خوایە بۆ خاتر ناوە جوانەکان. یا ڕەبی خوایە ڕەحم بەو موسڵمانانە بکەی، بەو کەسانە بکەی کەوا ئێستا لەبەر خاتری تۆ خوایە سێنی خۆیانیان خستوتە بەرگول لە دیفاع لەم خاک و نیشتمانە ئەکەن، دیفاع لە شەرەفی ئەم ملەتە ئەکەن. خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کاربەدەستانی ئەم وڵاتە چاک بکە، خوایە وایان پێ بکە یا ڕەب العالەمین ئەم مانگە ڕەمەزانە ڕەحم بخەرە دڵیان و بەرامبەر بە ملەتەکەیان باش بن. یا ڕەبی خوایە وایان پێ بکەی خەمی ملەت بخۆن، بە هەر شێوازی خۆت ئەیخەیتە دڵیان و چاکیان بکەی، ئیسلاحیان بکەی، ئەوان ببنە هەوێنی برایەتی لەم وڵاتە. خوایە سەربەخۆییەک و وڵاتێکمان پێ ببەخشی، خوایە وەکو وڵاتانی جیهان ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بێ، خۆمان ببینە خاوەنی سەروەت و سامانی خۆمان، ببینە خاوەنی نەوت و ماڵ و کارەبا و ئاوی خۆمان.
یا ڕەبی ئێمە ملەتێکی چەوساوین خوایە زوڵممان زۆر بینی ئەنفالمان بینی کیمیا بارانمان بینی ناڕەحەتی و دەربەدەریمان بینی زوڵم و ستەمی سکار بەدەستانی ئەم وڵاتەمان بینی یا ڕەبی خوایە زۆریان پێکردین زۆر ناڕەحەتیان کردین ئەی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هیچ زاڵمێ ئێتر مسەڵەت بەسەرمانە نەکەی خوایە هەر کەسێ تەماحی خێر و خێراتی ئەم وڵاتە ئەکا ئەوێت بۆ خۆی بیبا یا ڕەبی خوایە قەت پێی نەبەخشی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەر کەسێ ئەوێ ملەتی کورد سەرشۆڕ بکا یا ڕەبی خوایە بە دەردی خۆیەوە مەشغوڵی بکەی ئێمەی لەبیر ببەیتەوە جارێکی تر گەنجانمان نەکەوێتە ژێر دەستی زاڵم نەکەوێتە ژێر قامچی زاڵم یا ڕەب العالەمین ئەی خوای پەروەردگار ئەی خاوەنی ئەرز و ئاسمان ئەی خاوەنی ئەمانەی کەوا لێرە دانیشتووین ئەزانین دەقە دەقە چرکە چرکەکانی دڵمان بەدەستی تۆیە خوایە ئەزانین هەموو شتێکمان بەدەستی تۆیە ئیمانمان بە تۆ هاوردووە بۆیە هاتوین بۆ ئەم شوێنە خوایە هەمانە تاوانبارە هەمانە گوناحکارە هەمانە خەتاکارە هەمانە ئەنواع و ئەشکاڵ گوناحی کردووە هەمانە بەڵام ئەم شەو ڕووی کردوتە ماڵەکەی تۆ خوایە ئەی خوایە ڕووی کردوتە ماڵەکەی تۆ ئومێ دەکا کە تۆ لێی خۆش بی خوایە لەم شوێنە نەڕوا تا لێی خۆشە بی یا ڕەبی تا هیدایەتی تەواوی ئەدەی یا ڕەبی خوایە بەردەوامیشی پێ ببەخشە هەر دوای ئەم ڕەمەزانش هەر بەردەوام بێ لەسەر چاکە و چاکەکاری یا ڕەبی خوایە یا ئیلاه العالەمین یا ڕەبی ئێمە کەسمان نییە داوا لە تۆ ئەکەین تۆ پەنامانی تۆ خاوەنمانی تۆ هەموو کەسێکی ئێمەی تۆ کەسی بێکەسانی یا ڕەب العالەمین خوایە ئەی خوایە لەیلەة القەدر بە نەسیبمان بکە یا ڕەبی ڕەمەزان بە نەسیبمان بکەی دوعاکانیشمان قبوڵ بکەی یا ڕەب العالەمین ئامین